ئێمە بەردەوام لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەوڵ ئەدەین کە باز لەوە بکەین کە چۆن وەرزشکردن بکەین بە کولتورێک لە لای خۆمان، چۆن وا بکەین کە تەندروستێکی زۆر باشمان هەبێت. ئەم کورت فت چالنجە ڕاگەیەندراوە کۆمەڵێک لە کەسایەتیە ناودارەکانیش بەشداریان تیا کردووە. جا ئێمە ئەمڕۆ دوو میوانی خۆشەویستمان لەلایە کە هەردووکیان لە زاری خۆیانەوە باسی ئەم چالنجەمان بۆ بکەن و بابزین ئامانجان لە دیاریکردنی چالنجێکی هاوشێوەی ئەمە خۆی لە چیا بینێتەوە. دوو میوانەکەشمان هەردوو بەڕێز بڕوا عەبدوڵڵا کە بەڕێزیان کارسازن و هەروەها کاک تەها زەنگی بە هەمان شێوە کە خاوەنی پرۆژەکە. سڵاتان لێ بێت و بەخێر بێت. بەخێر بێت سەرچاوان. زۆر باشە. ئەمڕۆ چەند ڕۆژی چالنجەکەتان بوو؟ ئەمڕۆ 14هەمین ڕۆژی چالنجەکەمان. 14هەمین هیچ فەرقتان کردووە هەستەکەم بە گۆڕانکاری لە بە دڵنیاییەوە کاتێک تۆ دەسەکەی بە چالنجێکی نوێ گۆڕانکاریەکان تەوان یەکسەر لە ئەوڵ ڕۆژی چالنجەکانە دەرناکەون. هەموو پرۆسەیەکی تەحەدیکردن و چالنجکردن پێویستی بە کاتە، بەڵام بەردەوامی زۆر گرنگە. بە دڵنیاییەوە دوای تێپەڕبوونی ماوەیەک گۆڕانکاریەکان وردەوردابین. زۆر باشە. جا کاک بڕوا با هەر دەستپێک باسێک لە چالنجەکە بکەین. ئەم چالنجە چییە؟ بۆ ڕاتان گەیاندووە؟ هۆکاری ئەوە چییە کە ئێوە بابەتێکی ئاواتان هەڵبژاردووە؟ ئامانجەکەی خۆی لە چیا ئەبینێتەوە؟ بیرۆکەکە کە هەڵتان بژاردووە بۆچی هەڵتان بژاردووە؟ هەڵبەت سەرتا سوپاس بۆم دەرفەتەوە سلااو لە بینەرانی کورسە. ئێمە سەرتا دەرفەتی چالنجی کورت فێت چالنج لە نێوان من و کاکتەهایە بوو، ینی کاتی بیرم بێ ڕەمەزان بوو، قسەمان لەسەروا کرد دوای ڕەمەزان دەستکەینەوە بە وەرزش و ڕاهێنانکردن. ئیتر بیرۆکەکە لەمەوە سەرچاوی گرت و دواتر گەورەمان کرد لەگەڵ مامۆسایەت گارفایەق کە لێرە ڕێز و خۆشەویستیمان و هەیە بۆی بیرۆکەکەمان باس کرد و دانیشتنی قسەمان لەسەر کرد. باشە ئەم چالنجەی کە لە نێوان ئەم سیانەمانایە بۆ دەستکردن بە وەرزش و پەیڕەوکردنی ژیانێکی تەندروست بۆچی گەورەتری نەکەین؟ چونکە شێت کۆمەڵە کەسانی دیکەش هەمان ئامانجی ئێمەیان هەبێەوە بە تایبەتی وەرزەکەشی هاوینە. خۆتان نەزانن عادەتەن خەڵک لە هاوینانە گرنگیەدا بەجەستەی خۆی وچێتەوە قاعەکان و تەمرینەکە بەگشتی. هێدیەوە بۆ چالنجەکەمان گەورە کرد، ناوێکمان بۆ دۆزیەوە کە سێ و شەیتیا بە بەلای ئەمە زۆر گرنگ بوو. مەوزۆی کورت کە ئێمە یەکەم جارە وەکو کورت چالنجێکی هاوشێوە ڕێک بخەین. بەزایدەن مەوزۆی فت کە لە شولارێکی ڕێک و تەندروست بە چالنجێکیش بێت، تەحەدیەکیش بێت کە ئەم سیانە وامان لێ بکە هەر کوردێک لە هەر شوێنێک بێوێ جەستەیەکی تەندروست و ڕێک و تەحەدی خۆی بکە بۆ بنیادنانی لە ڕێگەم چالنجەوە کۆ ببینەوە و ئامانجەکانمان زۆر باشە. کاکتەها دەستخۆشتان لێ یەکەین بۆکێکی زۆرسواسانی بیرۆکەکەی لەگەڵ کاک بڕواایە وابینین هەموو چالنجێکیش گرنگی و تایبەتمەندی خۆیە. ئەم جاریان بۆ وەرزشکردنەوەی کە بینیشمان کۆمەڵە کەسایەتی تایبەت و هەر لە پارێزگاری سلێمانی و کۆمەڵە هونەرمەندیش لەگەڵ ئێوەیە بەشدار بوو. ئەم چالنجە چۆن کارەکات لەسەر ئەوەی کاگەر هۆشیاری زیاتری وەرزشی بخینە ناو کۆمەڵگاکەمانەوە یاخود زیاتر بڵین وەرزش بە کەلتور بکەین؟ بەدڵنیاوە دووبارە سڵاوتان لێبێت. ئەوەی کە گرنگە لە مۆزۆعی وەرزشە بە تەنیا گۆڕانکاریە جەستەیەکە نییە. وەرزش سەرەتا گۆڕانکاری لە مێشکا دروستەکە، لە شێوازی بیرکردنەوە تا دروستەکە. دو ئەوە ئەو شێوازی بیرکردنەوەیە واو لێکە کە بەیانیان سعات 6 هەستی بڕۆی ڕاضە بکەیت. واتە ئەوەی کە لەم چالنجەیە ئێمە هەدەفمانە گۆڕانکاری تا دروستکەین. سەرەتا شێوازی مانسێتەکەی شێوازی بیرکردنەوەی خەڵکە کە پێی وا بێ مەحاڵ نییە بەڵێ توانی شەشی بەیانی هەستی، پێی وا بێ مەحاڵ نییە بەڵێ توانی سعات 8 دوایەوەی کە ڕۆژەکە تەواو بوو نان خوار اینجا بڕۆی ڕاضە بکەیت. پێوا بێ کە مەحاڵ نییە ئەوەی کە تۆ پێڵی کاتم نییە لەوانە بە گرنگن نەزانی بێت تاوەکو ئێستا. ئەگەر بیرکەیتەوە ئەگەر یەک ڕۆژ جەستت لەگەڵتانەیە بۆ ئیش ناتوانانی ئیشکەی، ناتوانانی پارە پیاکەی، ناتوانانی لەوێبی بۆ ئەزیزان و بۆ خۆشەویستانت کام شێوازی بیرکردنەوەیەت گۆڕا پاشان ئەمە سەرچاواگرێ بۆ گۆڕانکاری جەستەیش. ئەوەی کە لەم چالنجەیە ئێمە بەستمانە لە پاڵ گۆڕانکاری جەستەیەکەیە گۆڕانکاری چالنجی بیرکردنەوەی خۆمان بکەیت. ئەگەر تۆ چەندێکە نانی بەیانی دیهمال کردووە وەرە لەمە بەدوا چالنجی خۆ بکە هەموو بەیانێک زوو هەستە نانی بەیانی بخۆ. ئەگەر پێ وا بووە تۆ زوو خەول لێ ناکەوێت ئیلا بێ سعات 3 بخەوی وەرە لەمە لا چالنجی خۆ بکە زوو بخەوە، وەرە لەمە لا چالنجی خۆ بکە خۆر هەڵاتن ببینە بەیانیان زوو هەستە. واتە سەرەتا گۆڕانکاریەکە لە ڕێخستنەوەی ژیانی خۆتە. بڵێت جاکاک تا پەتپەتێنێکی زۆر باشەکەی ئەمە هەر لە بیدایەت ئاوا بووی یا وردە وردە لەم 14 ڕۆژەیە بم شێوازە توانیت کە بەو شێوازە باشە پەتپەتێم بکەیت؟ وەڵاهی سەرودەرێکم هەر لەگەڵ وەرزش هەبووە پێشتر زۆر دەمێکە پێشتر لە یاریە فەردیەکان نابووم. من وەرزش وەکو هەموو کاتێ باسیەکەم لەلام تەنیا گۆڕانکاری جەستەیەکەی نییە وەکوتم. وەرزش هانە دەیابووی کە باوەڕ بە خۆبوونت زیابێ، وەرزش هانە دەیابووی کە دیسپلین و کۆنتترۆلی خۆ و
بەدەستی خۆتەوە بێ حەزت زۆر لە خواردنێکە بەڵام لەبەر خاتری جەستەی خۆت هێندە جەستەی خۆت خۆشەوێ نایکەی ئەمە باوەڕ بەخۆبوون زیاکە ئەمە دیسپلین و خۆ کۆنتڕۆڵکردنی بۆ زیاکە بۆیە زۆر دەمێکە پەیوەندیم لەگەڵ وەرزشا هەیە هەمووکو لایەنە جەستەیەەکە هەمووکو مانسێتەکە زۆر باشە دەستان خۆش بێجا بەردەوامە بین لە گفتوگۆکانمان هاوکارانمان راپۆرتێکیان بۆ ئامادەکردین با هەموو بینەرەکانی راپۆرتەکە بینین دواتر کۆمەڵە گفتوگۆکەش فەرمایش. ڕاگەاندنی چاڵنجی کورت فیت چاڵنج چەند کەسایەتیەک و ڕاهێنەری وەرزشی و وەرزشەوانانی لە هۆڵێکی وەرزشیدا کۆ کردەوە کە ئامانجلەی بایەخدانە بە وەرزش و شێوازی ژیان و گرنگیدان بە خۆراکی تەندروست. دێمە ئەمڕۆ ئیڤنتی کردنەوەی چاڵنجی کورت فیت چاڵنجمان هەیە کە ئیڤنتەکە لە سەرتاسەری کوردستان و لە تەواوی جیهان هەر کوردێک لە هەر شوێنێک پێی خۆش بێم چاڵنجە بکات توانێت بەشدار بێ لەگەڵمان لە ڕێگەی بەکارهێنانی کورت فیت چاڵنج هاشتاگێکە کە تایبەت بەم ئیڤنتە ئێمە دروستمان کردووە هەدەف لەم چاڵنجەوەی کە لە ژیانی خۆمان لە تەندروستی خۆمان چاڵنجێک دروستکەین بۆ خۆمان هەرگیز نابێت چاوەڕێ بکەین تاوەکو دکتۆر لەسەر وەرەقەکە بمانە نووسێ شەکرەت بەرزە چۆرەکانت بەرزە بڕۆ تەمرین کە با خۆمان ئەو تەحەدیە بۆ خۆمان دروست بکەین لە لایفستایلێکی ناتەندروستەوە یا خود ئەگەر جوڵەمان کەم بێ ڕۆژانە توانە ڕێگەم چاڵنجەوە لە شوێنی خۆمانەوە بە بەکارهێنانی هاشتاگەکە و جوڵەی ڕۆژانە لە ڕووی فیزیکەڵ وێڵنسەوە تا جوڵەی جەستەیمان هەتوانین خۆمان تەندروست بکەین خۆراکەکانمان ڕێک بکەینەوە خەوی خۆمان ڕێک بکەینەوە بە ئومێدیەوەی کە بتوانین گۆڕانکارێک شێرینی لە ژیانی خۆمان و لە ژیانی دەوروبەرەکەمانە دروستکەین. بەشداربووانی ئەم چاڵنجە ئاماژە بەوە دەدەن لە ڕێگەی ئەم چاڵنجەوە کە بۆ ماوەی 9 ڕۆژ بەردەوامە داوا دەکەین کە هەر کەس لەلای خۆیەوە بەشدار بێت و گرنگی بە وەرزش و خواردنی تەندروست بدەن. ئەم چاڵنجە تەنها ئەوە نیە گرنگی بی بە خۆ زەعیفکردن یا خۆ بە وەرزشکردن بەڵکو توانی لە ڕێگەی ڕێکردنەوەی خواردنەکانت ئەگەر تا ئێستا خواردنەکانت ناسەحین خواردنی فاسفود یا خواردنە خراپەکان زۆرە خۆی ئەتوانی چاڵنجی خۆ بکەیت لە ماوەی ئەم ڕۆژەیە گرنگی بی بە خواردنی سەحی بخۆیت و لەلایەنی خەڵویەکێکە لە بنەماسەرەکیەکان بۆی کە تۆ جستێکی تەندروستە بێت توانی خەوی شەڕێک بکەیتەوە لەگەڵیشە وەرزش ئەنجام بدەیت و خەڵکی تر لەم چاڵنجە گرنگەکەی ئەوەیە کە تەنها بۆ ئەو کەسانە نییە کە بیانەوە کێشیان دابەزەن یا خۆیان زایکەن بەڵکو بۆ هەموو کەسێکە بێت کەسانێکن جستێکی ڕێکیان هەیە بەڵام لە ماوەینەوە ڕۆژە چاڵنجی خۆیانەکەن کە تەندروستی و سەحەتی خۆیان زیاتر بەرەو پێش بەرن ئەگەر وەرزشەکە ئەتوانێت بە جدیتر وەرزش بکات ئەگەر وەرزش ناکە ئەتوانێت دەست پێ بکات ئەتوانێت لەو لایەنانە گرنگی بات. ئێمە بۆیە 90 ڕۆژ یاخود سێ مانگماندانەوە بۆی ئەو یاریزانی کە بەشدار لەم چاڵنجەکە فریا بکەوێت کە لایفستایلی بگۆڕێت بەرەو جەستەیەکی باشتر. ئێمە ئەزانین تەندروستی سێ جۆرێ تەندروستی ڕۆحیە فکریە و جەستەیە ئێمە لێرە زیاتر بایەخ بە جەستەی ئەو کەسەین و لەگەڵ ئەوەشدا هەوڵین ئەم کەسە ئاسوودە بێت کێتە ناو جیمەکە هەست بە ئاسوودەیی بکە و لایفستایلی جەستەی بگۆڕێت. لێرە ڕکابەری دروستە بێت لە نێوان یاریزانەکانە ئێمەش وەکو بۆ ڕاهێنێت بەشدارە بین و موتیڤێشنێکی تاوایانینە. ئەم چاڵنجە چەندین چالاکی جۆراوجۆری وەرزشی لە خۆ دەگرێت کە تەواوی چالاکیەکان لە پێناو سەلامەتی و هاندانی تاکە بۆ گرنگیدان بە تەندروستیان لە ڕێگەی وەرزشەوە. ڕەنگە زۆربەی کەسەکان ئێستا حەز بکەن بەشدار بن لەم چاڵنجە بە چ شێوازێک پەیوەندی بکەن تاوەکو بەردەوام مەزانین ئەگەر یەک کەس بە تەنیا ڕێیازە بکە ڕەنگە ئەو هەدەفێکە خۆی هەیەی نەتوانێت زۆر بیپێکە بەڵام ئەگەر چەند کەسێک بن بێکەوە ڕەنگە زۆرتر پاڵنەر بێ بۆ ئەوەی کە زیاتر هانی بدات چۆنی پەیوەندی بکەن بە ئێوە لەم ڕێگە ئەم کەسانی کە حەزەکەن. ئەم چاڵنجە هیچ ڕێکخراوێک و هیچ دامەزراوێک لە پشتی نییە ئێمە وەکو هۆڵی فتنێس و فیتی کاستاین بە سپۆنسەرکردنی ئەم چاڵنجە تەنها هاندەرین و
بۆ شێوازی بەشداریکردنیش لەم چالەنجە تەنها بڕیارێکی تاکە کەسیە ینی تۆ پێویستەکە لای خۆتەوەکو کاکتەوا باسی کرد قەناعەتت بەوە هەبێت ئامانجێکی وەرزشی بۆ خۆت دابنەی چکەوە زۆر گرنگە سەرەتا ئامانجێکی وەرزشی بۆ خۆم دانم دواتر بڕیارە دەم کە بەشدار بم بەشداریکردنەکە چۆنە تۆ لێرە نە تەلەفۆنەکەی بۆ هیچ جێگەیەک نە نامەمان بۆ ئەنێری لای خۆتەوە هاشتاگی کورت فیت چالنج توانی لە ئەکاونتی خۆتەوە خۆتان نەزانین ئێستا ئێمە هەمومان سوشال میدیا بەکارێنی لە ئەکاونتی ئینستاگرامەوە بە دیاریکراوی کە ئێمە زۆر تەرکیزمان لەسەرەتی ئەتوانی هاشتاگەکە دابنی ڕسمێکی خۆت بگری و ڕای بگەنی کە منیش لەناو چالنجەکە بەشدارم لە دوای ئەوەی من لینکێکمان هەیە لینکی گروپێکی تێلەگرامە کە تایبەت بە ئەو کەساتیان و هەموو کەسانی کە لە هەر کوێیەکەم دنیاەوە بیانوێ بەشدار من لەو چالنجە ئەتوانن جوینی تێلەگرام گروپەکەشمان بکەن کە ڕۆژانە کۆمەڵک بە بورهاندان و بابەتی گرنگی تەندروستی بڵاوەکەینەوە بە پێی توانە بە پێی کاتی خۆمان ینی بە هاوکاری کۆمەڵک کەسانی شارەزان لە مەجالەکە بۆی کە وەکو باس کرا وەرزش کە وەکو تاگێکی زۆرجار هەندێک جار بێت تااقەتە بی سار دەبیتەوە بەڵام کاتێکە بینی ڕۆژانە لە ناو گروپەکە کە بە خۆشحاڵی وەسیاتە زیاتر لە 1000 و ئەوەندە کەس تقریبا 1000 و نزیکە بێتەوە لە 100 کەس لە ناو گروپەکە وجودی هێشتا تقریبا تازە ئەگەینە دوو هەفتەی یەکەمی چالنجەکەمان ئینشەڵا بەرەو زیاتری ژەڕوا و کەسات توانێت جوینی تەلەگرام گروپەکەمان بکەوە لای خۆیەوە ئەگەر پێی خۆش بە چالنجی هاوڕەکانیشی بکات ڤیدیۆ بڵاو بکاتەوە بەبەستم لە پرسیارەکەم ئەوە بوو کات بڕاواتە ئەگەر کەسەکە لە هۆڵێکی دیکە وەرزشی کرد لە ماڵەکەی خۆیان وەرزشی کرد لە هەر شوێنێک بێ ئەتوانێت هاشتاگێک دانێ وێنەیەکی خۆی و پەیوەندێکی خۆی ئەگەر تەنانەت وێنەکەشی بڵاو نکاتەوە زۆر ئاسایی لایمە هەندێک کەسێ ڕەنگە پیان خۆش نەبێ وێنەی خۆیان بۆ چالنجە بڵاو بکەنەوە لانێکەم لای خۆیان و کۆنفێرمی بکەن نامەیەک بۆ ئێمە ئەنێرێتەوە پێی خۆشە حەز بکە ئێمەش ئاگادار بین کە چالنجەکەی کورۆ چکە من دڵنیام ئێستا کۆمەڵک کەسن ڕەنگە دەستیان پێکرد بێەوەی ئێمە ناگەدار کردەوە گرنگی بەشداریکردنەکە گرنگی بەشداریکردنەکەی بە سەراحەتەوەی کە ئێمە تەرکیزمان لەسەرەوەیە ژیانی تەنانەتی یەک مرۆڤیش لە ڕێگەی ئەم ئیشەوە بگۆڕێ بەرەو باشتر کە لە خۆمانەوە دەست پێەکە بە بڕای ئێمە دەستکەوتێکی گەورەیە بابەتێکی زۆر گرنگی کەش ینی زۆر کاتێمە باسی تۆڕە کۆمەڵاتیەکانەکەین کە ڕۆژانە هەر لە بەیانی هەڵەسینەی پشتی ناخۆشە بینین ینی با ئەم چالنجانە بینیش کامە بۆ خۆی وزەیە هەموو کەسێکیش بەشدار بێ کاتا بە هەموو تایبەتمەندیەکانیەوە لایەنێکی تر زۆر گرنگە وەکو لایانی دەرونی ینی زۆر کەسمان هەیە بە خۆشحاڵیەوە کە بینیشمان لە ڕاوکڕ و کچیش بەشدار بوو تا چەند وەرزش هاوکاری دەرونی ئێمەیە کە ئێمە ڕۆژانە بتوانین چکە هەریەکەمان پیشەیەکی خۆمانەیە لە شوێنێک کارەکەین یاخود یەکەڵی کۆمەڵگابین بەر کێشەکانەکەین دوجار وەرزشەکەی ئەڵێ ئارامە بمەوە ئەمە تا چەند کارەکەی من هەمیشە وتومە پێم سەیرە کەسێک کە کێشەی هەیە پەنابە بۆ هەر شتێکی ترجگە لە وەرزش چونکە هەموو ئەوانی کە ئەزمموی وەرزشەکەن لە ماوەی ئەو سەعاتەیە کە وەرزشەکەی ئاگات لە هیچ شتێکی تر نییە تەرکیزت لە هیچ کێشەیەک نییە تەرکیزی تەواتی لەسەر و یاریەکایەکی و ئۆتۆماتیکی دوای ئەوەی کە وەرزشەکەی بە حکمی سوڕی خوێن و ئەم گۆڕانکاریکی زۆری بەسەرجەسەدای لایەنە دەروونەکەت بە لە 100% ئەگۆڕێ دوای وەرزش جگە لەوەی کە هیلاگەبی کە مەفروزە تاقە سەرفکەیت و دوای وەرزشەکە تااقەتی هیچ نەمێنێ بە پێچەوانەوە دوای وەرزشەکە زۆرترین وزە وەرگرتووە واتە وەرزشکردن هۆکارێکە بۆ وەرگرتنی وزە نەک بە فیڕۆچوونی وزە و ئەو کاتی کە تۆ وزە وەرەگری بە دڵنیایەوە لایانی دەرونیت ئارامترە باوەڕ بەخۆبوون زیاتەوەکو پێم وتی پێشتر پێوا بووە عەفوان پێشتر پێوا بووە کە تۆ کاتن نییە ناتوانی بەڵام ئێستا کە وەکوتم شەشی بەیانی هەڵستی پێ وایە ئەتوانی ئاسانتر بەیانی ئەگەر خوێندکارێکی شەشی بەیانی هەڵستی سعی بکەیت چکە پێشتر توانی و تا شەشی بەیانی هەستی ئەگەر پێوا بوو بێت کە تۆ توانای خۆ کۆنتترۆلکردن نییە بەسەر هیچ خواردنێکە و هەر لەبەرەوەی حەزل لێ ئەبێ بیخۆی ئێستا کەیتە ئەم چالنجەوە خواردنی تەندروستە خۆی لایانی دەرونیش دووبارە سوودمەند دەبێت چونکە هەموو کەسە شارەزاکان هاوڕان لەسەرەوەی کە you are what you eat تۆ ئەو شتێک کە ئەی خۆی ئەگەر تەندروست بخۆیت دەرونیان تەندروستتر بیرەکەیتەوە ڕۆحیان تەندروستتر بیرەکەیتەوە بۆیە ئەگەر بڵێم ئەم چالنجە بەشێکی وەرزش و بەشێکی وەرزشە جەستەی یەکەیە ئەوە نەش وەرزشە ڕۆحیەکەیە ئەوە نەش وەرزشە دەرونیەکەیە زۆر باشە باسی خواردنی تەندروستە کرد لەنێو ئەم گروپی کە کاک بڕوا ئاماژەی پێکرد لەنێو ئەم گروپە هیچ ئاماژەیە بۆ کەسانە ئەدەن کە ئەگەر نەزانێت چی بخوا حەزی بکات لە چالنجەکە بەشداری بکە بەڵام خۆ گەزانین تەنها لە ڕێگەی وەرزشەوە ناتوانیت تۆ کۆنتترۆلی جەستەی خۆت بکەیت ئەبێ خواردنەکەشی لەگەڵا بێ لەو گروپە هیچ ڕێنوێنێکی ئەو کەسانە ئەکرێت کە نەزانن چی بخۆن خۆراکەکان پێویستە چی بێ کە لەم کاتەیە ئەیخۆن بەڵێ هەڵبەتە شارەزایان ئەڵێن یاری ئاسمیان هەر وەرزش بە گشتی ئەگەر بتوێ گۆڕانکاری دروستکەی لە 120 وەرزشە جوڵەیە جەستەیەکەیە و لە 100 تا 10 ڕێخستنەوەی خەوە لە 170 کە ئەمێنێتەوە خواردنە
واتە بەشە گەورەکەی پشتی شێر بەر مۆزوعی خواردنەکەوێ هەتا ئەگەر تۆ خواردنت کۆنتترۆل نەکەی ئەو کاریگەریە گەورەیە دروست نابێت و ئەو کەسانی کە شارەزان ئەزمموی بابەتەکەیان کردوڵەن مۆزوع قورسەکە خواردنەکەیە تۆ وەرزش ئەکرێ سعاتێکی ڕۆژەکە و بێ بەڵام هەر سعاتیشی بڕۆ ئەوەی کەماوە تۆ هەمووی کۆنتترۆلکردنی خواردنە مەبەستم ئەوەیە کاتە لەم چاڵنج ئەتوانرێت هەنێک کەسێڵە من خۆچم بۆ وەرزش بە دڵی خۆی خواردنەخوا ئەمە ئەبێ ڕێپێدراوە یا ئەبێ کۆنتترۆلی خواردنەکەش بکەی لەگەڵ دڵنیایی وەکوتم لە 170 بابەتەکە خواردنە لەبەر گرنگی ئەم بابەتە ئێمە لە تەلەگرام گروپەکە کە لەلایەن کەسانی شارەزاوە بەڕێواچێ بە بەردەوامی هۆشیاری بڵاوکەن و لەسەر مۆزوعی خواردن چکە ئەکرێنەوە ڕۆژەکە و تێپەڕانە بێ هیچ شتێک نەگۆڕابێ یەکێک لەو شتانێکی ئێمە پێشنیاریەکەین بۆ کەسانی کە بەشداریەکەن هەن یەکەم ڕۆژ کە بەشداری و کردوێنەیەکی خۆ بگرە بیفۆر و ئافتەرێک لە دوای نەوە ڕۆژوێنەیەکی خۆ بگرە بزانە چی گۆڕاوە ئەکرێ هیچ نەگۆڕابێ ئەگەر خواردنی کۆنتترۆل نەکردوێ بە دڵنیایی ڕاستە کاک بڕوا لەبەرویم چالنجە لە هۆڵەکەی بەڕێستانەوە یەکێکیشە لە هۆڵەکان لە شای سلێمانیا بەڕاستی ڕووی هەموو پێداویستیەکانەوە کاملە و ئەوەی جێگەی دڵخۆشیشە زۆر بە باشی و بە شێوەیەکی زانستی و مامۆستا بەڕێزانەی لە کۆی تەواوی هۆڵەکان کارەکەن ئێستا هاوڵاتیان باشتر ڕۆکەنە هۆڵەکان چکە لەبەرەوەی ئێمە بیاگەداریەوە بین جستەیە بۆ جستەیە کە گۆڕانکاری بەسەرایەت هەموو کەسەیەک وەرزش ناتوانێت ئەنجام بە ئەوش بوونی کۆرسات و دانانی بەرنامەی خۆراک و کاکتاژ ئاماژەی پێ تا چەند ئێستا لە خۆڵەکانە ئەمە پەیڕەوەکرێت بۆ نمونە کەسێک وەکو سەرەتایی تر لە چ تەمەنێکە بەپی تەمەنەکە مامەڵی لەگەڵەکرێت یا سەرەتایەتی چۆن دەست پێکە بۆی کە تووشیش پێکانێک نەبێت تووشیش گرفتێک نەبێت تا کۆتایی ژیانی بەدەستیەوە بناڵێن ئەمانە چۆن کاری لەسەرەکە بە خۆشحالیەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بە حکومیمە تاڕادێک لە ناو مەجالەکەین ئەوە زۆر دڵخۆشمەکە کە بینم بەردەوام هۆڵی باشتر و خزمەتی باشتر پێشکەش بە وەرزشوانان نەکرێت هەڵبەت ئەگەر سێرێکی مێژووی وەرزشی لە جوانی بکەین لە کوردستان و لە عێراق بەگشتی مێژۆکی ئەوەندە کۆنی نییە بەڕاستی و ئێمە ژۆک و کورد لە ئێستاە بەردەوام من وەکو شخصی خۆم بەردەوام خوێندنەوەم هەیە بۆ جیمەکانی دەرەوە بۆ ئەو خزمەت گوزارانی کە لە دەرەوە پێشکەشەکرێن کە خۆم بەشێکی باشیانم بینیوە ینی بەردەوام هەوڵم داوە باش ئێمەش وەکو تاکی کورد چیمان لەوە کەمترە بۆچی نەتوانین جیمێک شوێنێک دروست بکەین کە تەواوی خزمەت گوزاری وەرزشەکانی تیابێت هەڵبەت چۆنەڵی لە هاوینانە خۆشە بێتە ناو حوشەکی خۆتەوە نام خۆی لە دەرەوە بی لە ناو جیمی شاهر وایە لە کاتی هاوینانە بەڕاستیمە پەیامێک بێ بۆ هەموو ئەو هاوڕێ عزیزانم کە خاوەنی هۆڵی وەرزشین لە سلێمانی بێ لە هەولێر بێ لە کوردستان لە هەر شوێنێک بن کە بێنە دەرەوە ینی با پێکەوە بورن لەم چالنجا بەشداری بکەین ینی مە هەروەکو پامێکی هاوڕێیانەیە کە من پێم خۆش هەمومان لێرەوەی دەست بگرین چونکە ئەم چالنجەمان هونەرمەندی تایە کەسانی سیاسی تایە لە کەسی جۆرا و جۆر یعنی ئێمە وەرزش دایماڵم بە ڕۆحێکی وەرزشی وەری بگرەواتە چیواتە وەرزشان ڕۆحێکی زۆر گەورەیە وەرزشان بیلەوە ناکاتەوە لە تەنیشتکەوەیە من زۆر پێم خۆشە کۆمەڵە خاوەنجی میدی کە لە سلێمانی کە ڕەنگە بەشێکیشیان نەناسم بەشێکیان هاوڕێم من پێم خۆشە بێنە ناو چانەجەوە لەگەڵمانە بۆنە ئەوانیش لای خوانەوە دەست پێ بکەن بۆنە ئەوانیش لای خوانەوە هانی بەشداربەکانی خۆیان بن کە بەشدار بن بەلەردا ئەم چالنجەوەکو چالنجی شوێنێک نبینین بەڕاستی ئەم چالنجە بۆ وەرەکمان نەخستۆ ئێمە ناوی قاعەتی خۆمانی بخینە پشتەوە ئەم چالنجە دەست پێشخەریەکی فتنێس و فیتیە بەڵام پێمان خۆشە چەندها کەسی تریش بێتە ناوە هاوکاری یەکتر بن پێکەوە چالنجەکە گەورەتر بکەین چکە هەدەفی ئیشەکەمان لەوەیە بەڕاستی ژیانی خەڵکی بەرەو باشتر بەرین ئەمە هەدەفێکی زۆر ڕئیسی و ڤیژنێکی زۆر گەورەی فتنێسە کە ئەمانەوە ژیانی ئەم مجتەمەعەکە بەرەو باشتر بەرین ئیدی من بیکەمیان هاوڕێکەم بیکا کە لە تەنیشتمەوە جیمی گرنگ نییە گرنگی سوودی بە کۆمەلگا هەبێ هەموو جارێ وتومە لە بەرامبەرکردنەوەی جیمەکە بە خەسخانەیەکدا بخەین ینی ڤیژنەکەمانەوە بێت چونکە ماشەڵڵا کێکەکەوە گەورەی بەشی هەمومانەکە خۆ هەموو ئەو دانیشتوانی لە شاری سلێمانیان لای ئێمە تەمرین ناکەن لە قاعەکانی دیکەش تەمرینەکەن هەر قاعەیە کۆمەڵک وەرزشوانی خۆی هەیە باوا بیر نەکەینەوە ئەو لە بەشەکەی من لە بەشەکەی ئەوە بەمەڕاستی بەڵکو ئەبێت هاوڕێیانە بیرکەینەوە بینە ناو مەجالەکەەوە من پرسیارێکەکەم هونەر و سینەما و هەموو ئەم شتانەی کە هەیە بەرهەمهێنانی ئیشی هونەری ئەوانە مزگەوتەکان کە هەن بەرهەمێنانی بابەتی ئەخلاقی کۆمەڵک شتی ئیشی ئەوانەوانە لە هەر مەجالێک پێویستەکە بەرهەمێکە بێت لە هەر شوێنێک پێویستەکە بەرهەمێک بێت باشە بەرهەمی جیمەکان چییە؟ ئێمە خۆ من ئەم ئیشە ئێمە کردوماناسە من بە واجبێکی خۆمان ێزانم چونکە جیمەکان ئەرکیانەوەیە واجبە لەسەر شانیان کە کار بۆ بەرەو پێشکردنی ژیانی مجتەمەعەکە بەر نەک بە تەنها بەشداربەکانی خۆیان بێنە ناو جیمەکە و پارێکیان لێ وەربگرن و ڕۆژانە ڕاهێنانیان پێ بکەن بەڵکو بەرپرسیارین شتێکی لە ناو بزنسا پێوتە CSR Social Corporate Responsibility تۆ تا چەندێک بەرپرسی بەلایەنە کۆمەڵایەتەکانی و شوێنی کە بزنسەکە تیادانەوە کاک بڕوا کاکتا ئەم پرسیارە بۆ هەردووکتانە هەتا ئێستا سەرتا لە کاک بڕوا دەست پێکەم ئەوانەی کە کاتێکیان نەدۆزیوەتەوە لەو هەموو کاتێک کە لە ژیانیان هەیە تەرخانی بکەن بۆ ئەوەی کە ماوەیەکی کەم وەرزش بکەن
کۆمەڵە بیانویان هەیە کاری ترمان هەیە ماڵ و مناڵم هەیە ئیش ئەەکەم نازانم چی وتەی تۆ چییە بۆ ئەو کەسانە پرایۆریتی مانجمنت ئەگەر تۆ لە ژیانی خۆتە هەوڵتدا کات کۆنتترۆل بکەی هەرگیز ناگەی بە شتێک بۆ لە ڕوانگەی شخصی منەوە پێویستەکان لە پێشینەیەکانت کۆنتترۆل بکەی ینی کە تۆ شتێک لە پێشینەی بووبووت بە نمونە ناخواردن لە پێشینەیە بۆ ئەی خۆی شتێکی تایبەتی لە ژیانی ڕۆژە سەردانیکردنی دایکرد لە پێشینەیە بۆی ئەیکەی هەر شتێک لە پێشینەوەی گرنگ بوو بە خۆت کاتی ئەیتێ چونکە کات ڕیسۆرسە کات سەرچاوەیە ئەیەی بۆ شتانی کە گرنگن کاتێک نایەی بە وەرزش مۆزوعەکەونیە کە کاتت نییە مۆزوعەکەوەی کە وەرزش لە پێشینەکانی تۆ نیە لە ژیانتا لە ئێستا ڕەنگە لە خاڵی دەیم و 15 ماه هەبێت ێ بە دڵنیای و ئەوانەی تر هەمووی کاتیانەی تە سەرەکی ئەەکەی تا وەرزش کاتر نەماوە بووی بەڵام وەرزش بێنەرەوە سەرەوە وەرزش بکە بە پرایۆریتی یەکەم چکۆکو کاکتەها ماژێ پیاگە تۆ جستەیەکی تەندروست نەبێ خۆ مۆزوعەکە بەتەنهاوە نییە جستەیەکی ڕێکبی و عەزەڵی بی و چوزانم یعنی بابەتەکە زۆر لەوە گەورەترە ینی تۆ هەر ڕۆژانە بانان کاڵەسی و وزەیەکی باشت پێیە ئەتوانی کارەکانە بە بەرهەمدارتر ئەنجام بی ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی زۆر گەورەیە توانی کات بی بۆ شتێک کە لە پێشینەی دایانی ئەوانەی کە دایانەناوە ئەمە پەیامێک بێت کە لەمە دوا وەرزش بکەنە لە پێشینەکانی ژیانتان چکە دکتۆر ڕۆژێکە بۆ تانووسێ ئەبێ بیکەنە و کاتت بۆ زۆر باشە کاکتەها وتەی بەڕێز ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەین بەسەرچاو ئێمە لە تایتڵەکانمانە نووسراوە کارساز واتە ئێمەش کارەکەین ئێمە کارەکەین دوو کاریشەکەم من فعلا التزاماتی عایلەیم هەیە هەموو ئەو شتانی کە خەڵک پێڵێ مەشغوڵم من ئێمەشەمە کاک بڕواش هەیەی بەڵام چونکە وەرزشمان بە گرنگ زانیوە من شەشی بەیانی هەڵسم کاک بڕوا شەشی بەیانی هەڵسە ئێمە 7:30 لە جیمین پێشەوەی ڕۆژەکە دەست پێ بکە پێشەوەی مێشکی خەبەری بێتەوە بیانی و بۆ دروستکە ئێمە وەرزشەکەین لەبەرەوەی بۆ کاک بڕاتی لە پێشینەی دامانەوە ژیان مۆزوع هەر هەموو پرایۆریتیە و هاوڕێت کاڵێ مەجالم نییە لەگەڵ تا بێمە دەرەوە ڕۆژێ دوانسیان تۆ گرنگ نی لە لای بۆیە ئەژینا مەجال هەر دۆزیتەوە هەمومان کادین بۆ شتی کە بەلامانەوە گرنگە مەجال هەیە ئەگەر گرنگ بێ بەلاتەوە بۆی وشێک ئێمە دەستمان پێکردەوە هەوڵی بووین و کاک بڕاش باسی کرد زیاکردنی ئاگاییە زیاکردنی ئەوەرنێسە سەرتا ئیشەکەمانێ وەرزش لای خەڵک گرنگکەین وەرزش بکەین بە کەلتور اینجا ئەو کاتە ئۆتۆماتیک کات خۆی دروستە بێت دەستەکانتان خۆش بێت من حەزەکەم کاک بڕوا پرسیارە بکەین لەسەرەوەی کە لە زۆربەی وڵاتە پێشکەوتۆکانە ینی لە وڵات هەوروپیەکانە کە چالنجێکە کرێب لە بواری وەرزشوانەیە لەگەڵ چالنجەکە پێشبڕکێکی خۆش دروستەکە ینی بۆ نمونە کاکتا ئاماژەی بۆ کرد ئادەی دوایمنەوە ڕۆژە دوای ڕسمەکانمان با سێریکەینەوە بزانین و چیمان لێ هاتووە ئەم پێشبڕکێەوە لێکە ڕۆح ئەگەر هیچیش نەبێ بەرامبەرەکەی کە ئەی بەخشی دڵخۆشیەک بە بەرامبەرەکەت هەیە ئەڵە من گەشتمە ئەم نەتیجەیە شتێکی هەدیەکەم نەک بڵێ خەڵاتێت هەدیەشی ئێمە ئەو کاری چواتان نەکردووە لە دوایەوە ڕۆژەکە بزانین چێ گۆڕاوە بە دڵنیایەوە ئێمە ئەم پرۆسی کە دامانەوە ئێستاش بەردەوام ینی لە ئیشکردن چونکە بەڕاستی 90 ئاسان نییە و ماوەیەکی زۆرەوە بە تایبەتی هەزاران کەستیا بەشداری بێت بەردەوام لەگەڵ کاکتەها و مامۆستایەتگاریشە لە پلاندانانن لە کۆتایی 90 ڕۆژەکان مە ماراسۆنێکی گشتی لە شاری سلێمانی ڕێکە خێنی شەڵا و ماراسۆنەکە بە کاتی خۆی ئاماژەی پێین و خەڵکانێکی زۆر باش لە شاری سلێمانی و لە چین و توێژە جیاوازەکان و لەوانەی کە بەشداریان کردووە ڕۆژەیەکی ترە بێت بەڵێ ماراسۆنێکی گەورە لە کۆتایی ڕێکە خێنۆک و سەرمۆنیەک بێ وەکو ئاهەنگێک بێ کە ئێمە چەندمان گۆڕاوین اینجا چیرۆکی و کەسانی کە گۆڕانکاریان بەسەر هاتووە دواتر چیرۆکەکانیان مانەنێنەوە هەندێک کەسێ لەوانەیە پێی خۆش بێ پرۆژەکانی خۆی ڕیکۆرد کردووە کرێت بیکاتەوە بە بیخاتە سەر فلاشێک و بیا بێمە ئێمە مۆنتاژێکی بۆ بکەین وەلای خۆمانەوە بڵاویەکەینەوە ئەم چیرۆکە ڕەنگە تاوەکو کۆتایی ساڵچووکە دڵنیای لانی کەم هیچ ژیانیتیانە گۆڕە 100 کەس خۆژیانی لە ڕێگەی ئەم شتەوە هەر بەرەو باشترە ڕوە بۆ ئێمە چیرۆکی 100 کەسمانە بێ بە دڵنیایی و بڵاویانەکەینەوە ئەگەر خۆیان ڕەزامەندیان لەسەری بێت و کۆمەڵک چالاکی جۆرا و جۆریش لە ماوەی ئەم 90 ڕۆژە ئەنجامین پاسکی سواری شاخەوانی کە ئیشەڵا لەم نزیکانە وردە هەمویان ڕاگەینین و پێکەوە هاوکارە بین دەستەکەن بەڵام لەبەر کارێرە نەماتوانانی بێن بۆ بەڵام بەشدارە بین و وەلو ماراتۆنە شاگەر ئێوەمان چاڵنج دەستان خۆش بێت